چەند ڕۆژێکە ئەنجومەنی دادوەری و دادگاکانی کوردستان بوونەتە جێگەی قسە و باس. ئەنجومەنی دادوەرانیش لە بەیاننامەیەکدا ڕایگەیاند تا هەڵوێستی ڕوون لەلایەن هەر سێ سەرۆکایەتیەکەی هەرێمی کوردستانەوە نەبینن لە بەرامبەر ئەو سوکایەتی و بێڕێزیکردنەی کە بە قسەی خۆیان بە دەسەڵاتی دادوەری کراوە مانگرتن ناشکێنن. کێشەکەش کاتێک دەستی پێکرد کە 26 نیسانی 2015 ژمارەیەک لە کەسوکاری ئەنفالکراوانی گەرمیان گربوونەوەیکی ناڕزاییان لە بەردەم سەرۆکایەتی دادگای تێڵچوونەوەی کەرکووک گەرمیان لە کەلار ئەنجامدا و تێیدا داوای گەڕانەوەی دادوەر هاوژین حامید و دادگایکردنی جاش و مستەشارەکانی سەردەمی ڕژێمی بەعسیان کرد. بەڵام دوای ئەوەی ژمارەیەک خۆپیشاندەر چوونە دادگاکەوە دادوەرانی کوردستان بە شکاندنی شکۆی دادگا لە قەڵەمیاندا و سەرجەم دادوەرانی هەرێمی کوردستان مانگرتنێکی کراوەیان ڕاگەیاند. بەشێک لە چاودێران ئەم هەڵوێستەی ئەنجومەنی دادوەری بە پێشاتێکی گرنگ لە قەڵەم دەدەن. بەو پێی یەکەم حاڵەتی هەڵوێستی ڕوونی دەسەڵاتی دادوەریە لە هەرێمی کوردستاندا و هەوڵێکیشە بۆ بەهێزکردنی شکۆی یاسا لە هەرێمی کوردستاندا. بەڵام پێیان وایە کە دەبوایە دادوەرانی هەرێمی کوردستان لە بەرامبەر ئەو پێشەلکاریانەدا مانگرتنیان ڕابگەیاندایە و هەڵوێستیان هەبوایە کە ماوەی زیاتر لە 20 ساڵە بەرامبەر بە دادگاکان و شکۆی دەسەڵاتی دادوەری دەکرێت لە هەرێمی کوردستاندا. ئەگەر چاوێک بخشێنرێتەوە بە ماوەی 20 ساڵی ڕابردوو و دیاریکردنی ئەو پێشەلکاریانەی کە بەرامبەر بە دەسەڵاتی دادوەری لە هەرێمی کوردستان ئەنجام دراوە، ئەوە دیارترین حاڵەتەکان بریتین لە دەستگیرنەکردنی تۆمەتباران و جێبەجێنەکردنی بڕیاری دادگاکان و دادوەران لەلایەن دەسەڵاتی جێبەجێکردنەوە و هەروەها دەستوەردانی بەرپرسان لە ڕێگەی پەیوەندی تەلەفۆنیەوە بۆ دادوەران. بەشێک لە یاساناسانیش ئاماژە بەوە دەکەن لە هەرێمی کوردستاندا هەندێک کەیس بە سوڵحی عەشایری و مەجلیسی پیاماقوڵان یەکلایی دەبنەوە و زۆربەی حزبەکان لە پێناو بەرژەوەندی خۆیان دەست لە کاروباری دادگاکان وەردەدەن کە ئەوەش گێڕانەوەی یاسایە بۆ دواوە و پێشێلکردنی دیموکراسیە. ژمارەیەک لە یاساناسان ئاماژە بەوەش دەکەن کە بەشێک لە دادگاکان بوونەتە شوێنێک بۆ موزایدەی سیاسی و شتنەوەی تاوانەکانی هەندێک لە بەرپرسان و دەستڕۆیشتوان. لە ساڵی 2007 دادگای باڵای تاوانەکانی عێراق فەرمانی دەستگیرکردنی 258 کەسی دەرکردووە کە تۆمەتبارن بە بەشداریکردنیان لە پرۆسەی ئەنفالدا. لە ساڵی 2010دا فەرمانەکە گەیشتە هەرێمی کوردستان و ئەنجومەنی دادوەریش گشتاندنی بۆ سەرجەم دادگاکان کردووە. بەڵام تا ئێستا چەند کەسێک دەستگیر کراون کە لە ژمارەی پەنجەکانی یەک دەست تێپەڕ ناکات. هەروەها لە ساڵی 2011دا سەرۆکی هەرێمی کوردستان فەرمانێکی دەرکرد بۆ دەستگیرکردنی ئەو کەسانەی لەلایەن دادگاکانەوە فەرمانی دەستگیرکردنیان بۆ دەچووە کە نزیکەی 3000 کەس دەبوون. وەزارەتی ناوخۆ پێشمەرگەش ژووری عەمەلیاتیان بۆ ئەو مەبەستە پێگێنا. بەڵام بەشێکی زۆر لە تۆمەتباران لەدەست ئەم بڕیارەش قوتار بوون و تا ئێستا دەستگیر نەکراون کە بەڕای چاودێران دەبوو دەسەڵاتی دادوەری بۆ ئەم جۆرە حاڵەتانش هەڵوێستی هەبوایە، چونکە ڕێزگرتن لە بڕیاری دادگا و دادوەران شکۆی دادگاکان دەهێڵێتەوە. یەکێکی تر لەو نمونانەی کە یاسانەسان باسی دەکەن ئەوەیە کە هەندێک جار دادگاکان بڕیاری ئازادکردن و بێتاوانی تۆمەتباران دەردەکەن، بەڵام دەسەڵاتی جێبەجێکردن و لایەنە ئەمنیەکان کار بەو بڕیارانە ناکەن و ئەو کەسانە ئازاد ناکەن. بەشێک لە چاودێران دەپرسن ئایا خۆپیشاندانی کۆمەڵێک هاوڵاتی شکۆی دەسەڵاتی دادوەری و دادگاکان دەشکێنێت یان جێبەجێنەکردنی بڕیارەکانی دادگاکان لەلایەن دەسەڵاتی جێبەجێکردنەوە.